یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی بەرنمەیەکی هەمەچەشنەیە و بەردەوام کار دەکات بۆ جێبەجێکردنی بەرنمەیەکی گشتگیر لە پێناو زیاتر خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان، گرنگیدان بە توێژە کۆمەڵایەتەکانی وەک ژنان، لاوان، خاننشینان بەشێکی گرنگی بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە. پێی وایە دیموکراتی لە هیچ وڵاتێکدا پایەدار نابێت ئەگەر ژنان وەکو پیاوان بە هەموو مافەکانی مرۆیی ئەم سەردەمەشان نەبن. لەو ڕوانگەیەوە یەکێتی کار دەکات بۆ فەراهەمکردنی سەرجەم مافەکانی ژنان. یەکێتی نیشتیمانی کوردستان کار دەکات بۆ ڕەخساندنی دەرفەتی یەکسان بۆ ژنان تا بتوانن هاوشانی پیاوان لە بواری کارکردن چالاک بن لەگەڵ بەرەنگاربوونەوەی هەموو شێوازەکانی تونند و تیژی دژی ژنان و هەوڵدان بۆ ئەوەی هیچ لێبوردنێک بکوژانی ژنان بە بیانووی ناموس نەگرێتەوە. یەکێتی هەوڵ دەدات بۆ هاوکاریکردنی ژنانی سەرۆکخێزان بە تایبەت ئەوانەی سەرچاوی داراییان نییە لەگەڵ دابینکردنی شوێنی مانەوە بۆ ژنانی بێلانە و دۆزینەوەی هەلی کار بۆیە. لە بواری گرنگیدان بە لاوان یەکێتی نیشتیمانی کوردستان کار دەکات بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ لاوان لە پێناو کەمکردنەوەی ڕێژەی بێکاری، کردنەوەی ئەو بەش و کۆلێژانەی بازاڕی کار پێویستی پیانە لەگەڵ دامەزراندنی لاوان لەسەر بنەمای یەکسانی هەلی کار بۆ هەمووان و پشتیوانی کردنی لاوانی داهێنەر و بەهرەمەند و دابینکردنی پێداویستیەکانیان بۆ پێشخستنی بەهرەکانیان. یەکێتی کار دەکات بۆ زیادکردنی بودجەی تایبەت بۆ سندوقی قەرزی هاوسەرگیری لاوان و هەوڵدان بۆ دامەزراندنی سەنتەر و ناوەندەکانی هونەری و وەرزشی بۆ پەرەپێدانی توانا و ئارەزۆکانی لاوان. بەشێکی گرنگی کاری یەکێتی بریتیە لە گرنگیدان بە خانەنشینان و هەوڵدان بۆ باشکردنی گوزەرانیان و کار دەکات بۆ هەموارکردنەوەی یاسای خزمەت و خانەنشینی پلە تایبەتەکان و ئەنجومەنە هەڵبژێراوەکان بۆ کەمکردنەوەی جیاوازی موچەی نێوانیان لەگەڵ فەرمانبەراندا. یەکێتی هەوڵ دەدات بۆ هەموارکردنەوەی یاسای خانەنشینی بۆ ئەو فەرمانبەرانەی کە 15 ساڵ کەمتر خزمەتیان هەیە و بەهۆی تەمەنیانەوە یاسای خانەنشینی نایانگرێتەوە لەگەڵ باشکردنی ژیانی خانەنشینان با زیادکردنی موچەکانیان بە شێوەیەک بگونجێ لەگەڵ نرخی بازاڕدا.